دروستبوونی نەتەوە بەر لە هەموو شتێ بۆ ئەوە یەک گرۆیەکی کۆمەڵایەتی یان ئاینی بەخۆی بڵێ نەتەوەیەکی جیاواز ئەمە گوتارێکی سیاسیە باشە یعنی بڕارێکی سیاسی ئێمە خۆمان وتەیەکی زۆر جوانی محەممەد ئەمین زەکی بەگ لە پێشەچی خلاصی تاریخی کورد و کوردستان هەیە دەڵێت تا تورک نەیگوت تورکم عەرەب نەیگوت من عەرەبم کورد کەواتە پەرچەکردارێکی سیاسیە پێویستە بە بڕەوشی سیاسیەوە لەبەرەوە ئەوەی کە لە ئێستاشدا ڕوودەداتن بەشێکە لە ما لە ڕاستیە بەڵام ئێمە لە ڕووی مێژوویەوە ئاکەرەستەی ئەوەمان هەیە بڵێن ئێستی نەتەوە مەسەن ئێزدی زمانێکی تایبەتی نییە بە کوردی دەقەکانیان هەیە ئێزدی شوێنکەوتەکانیان کوردن شوێنکەوتەکانی شێخ عەدی کوردن بە ڕەچەڵک شنگالی لێ دەرچێ مەسەر هەندێک عەرەبی تێکەڵبووە لە دوای هاتنی ماخۆل ئێزدی بە پەرزگاکان لە ناوچەیەکی کورد نشینایە ئێمە بەشی ئەو کەرەستەمان هەیە مەسەرەن بەم حاڵەوە ئەگەر ئێزدی بکەین بە دینێک و نەتەوەیەکی سەربەخۆ بەبێ زمانێکی تایبەت ئەتوانین مەسەرەن بڵێن ئەوە دینە خۆی ئەگەر ئێمە تێگەیشتمان بۆ نەتەوە ئەوە بێ یەک زمان و یەک خاک و یەک ئەوە ئەمە لەوێدا جێگەی نابێت باشە بەڵام ئێمە دەزانین بۆ نمونە نەتەوە دەکرێت بەبێ زمانش ئەوە بێ نەتەوە دەکرێت لەسەر ئەساسی دین دروست ببێ ئەمە پەیوەست دەبێت بە بەهێزی گوتارە سیاسیەکە کە لە پشت ئەو هەوڵەدا بەتابەت ئێستا هەوڵەدەی قانونیشی بۆ بەڵێ کە هەوڵ دەدرێت مەسەڵەن قانون بەڵام من پێم وایە لە ئێستای ئێزدیان ئەوەندەی من تێکەڵیان بم بەڕاستی و تەحەدێکی زۆریش تێکەڵیانم ئەزانم کە ئەمە لە لای ئەواندا ئاریشەیەکی گەورەی دروست کردووە و پێم وایە تا ئێستا زۆر نوخبەوی و هی کەسانێک کە هێشتا نەیانتوانیوە ئەم جێکەوتەی هەبێ بەسەر خەڵکەکە.